بخێر بن جارێکی دیکەمیش بنەوە بێ خۆم بە خێراتنێ ولایەکتان دەکەم یانە بڕێزەکان بخێر بن بەڕاستی دەزانم گەرم و تاقەت بەرسایە بەڵام خۆشحاڵین کە هاودەنگ بوون لەگەڵمان و لە وەها بارودۆخێکدا تاقەت و حوسلەی ئەوەتان کرد لە وەها کۆنفرانسێکدا بەشداری بکەن هەروەها کەسایەتی سیاسیەکان هەموو ئەندامان و لایەنگران و پێشمەرگەکان و ئەندامانی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات هاوڕێیان هەروەک کەم تا زۆر ئاگادارم گرتنی ئەو کۆنفرانسە و زەرورەتی گرتنی ئەو کۆنفرانسە لەوەوە هاتە نێو مێشکی ئێمەوە پێمان وابوو پێویستیەکە کە ئێستا دەبێ ببێوە لە بەرچاوگیریەکش ئەوە بوو کە مەسەلەی بەشداری سیاسی ژن لە نێو کۆمەڵگادا مەسەلەیەکە ئەگەرچی تازەگی بۆتە مانیفێستی تازەی بزوتنەوەکانی ژنان بەڵام بە زۆرینە بە تایبەتی لە وڵاتە دواکەوتوەکان و بە تایبەتی تر لە کوردستان پشتگوێ دەخرێت لە دوای حەلی مەسەلەی نەتەوایەتی ئەوەمان لەبیر نەچێت کە هەرچی زوڵمی سیاسی دنیاە لە کورد چووە و ژنیش لە دوای پیا و دیارە پیا و ڕەنگە ئەگەر دوو قات سەروتری ئێمە بێژن هەر زۆر بارودۆخەکەی نالەبارترە لەبەرەوەی هەم وەک ژن زوڵمی لێ دەچێت هەم وەکو نەتەوە زوڵمی لێ دەچێت هەمان کات بۆیە بە باشمانزانی مەجموعەیەک باس و لێکۆڵینەوە لێرەکە کاری خوردووردی خۆمانە لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردوودا لەسەر مەسەلەی بەشداری سیاسی ژنان ئاراستەی ئەم کۆنفرانسەی بکەین و هیوادارین کە ئەو نەتیجەی دەمان هەبێ بتوانین لێی وەربگرین بۆ هەموو لایەکمان ئەوڵی مەسەلەی کە دەمێ ئاماژەی پێ بدەم دەمێ باسەکەم بکەم بە چوار تەوەر کاسان گرنگی بەشداری سیاسی ژن لە ئێستادا چییە و بۆ گرنگە و کاریگەری ئەرێنی و نەرێنەکانی بەشداریکردن یان نەکردنی چییە ئەوە دوای دەچمە نێوەردەکاری باسەکانی دیکەوە یەکەم شت گرنگی بەشداری سیاسی ژن ئێمە ئەگەر چاو لە هەموو دنیا پێشکەوتوەکان بکەین و لە ڕەوتی بزوتنەوەکان بکەین هەموو بزوتنەوەکان بەرەو گەیشتن بە دموکراسی و کۆمەلگایەکی دادپەروەر هەوڵ دەدەن بەڵام ئەومان لەبیر نەچێ هیچ دموکراسیەک بەبێ حوزوری ژن و بەبێ حەلی مەسەلەی ژن بە ئەنجام ناگا بەڕاستی چونکە ئێمە نمونەی زەق و زیندۆکەی ئەو شتێکە لە کوردستانی باشوور دیتومانە سەر ڕای ئەوەی کە مەجموعەیەک ژنی زۆر بەتوانە و کەسایەتی زۆر باش کە هەموو لە مێژووی ژیانی خۆیاندا دنیایەک شۆڕژگێڕیان خۆڵقاندووە فیداکاریان خۆڵقاندووە بەڵام ئێستاکەی لە کام شوێنی کوردستانی باشوور ئێمە لانیکەم دەسەڵاتدارەتی شارۆچکەیەکی چکۆلە بەدەستی یەکێک لەم ژنانەوە دەبینین ئەوە وەکو خەسارناسیەک ئێمە خەریکین باسی دەکەین و دەمانوێت لەو ئەزمونە کەڵک وەربگرین بۆی لە دواڕۆژی کوردستانی ڕۆژهەڵاتدا هەمان مەسەلە بۆ ژن دووپات نەبێتەوە دوای حەلی مەسەلەی نەتەوایەتی مەسەلەی ژن نەکەوێتە پەراوێزەوە یا هەر بە گشتی لەبیر نەچێتەوە دیارە کۆمەڵە لە چواردەی ڕابردووە و لە یەکەم ساتەکانی دەست بەکارکردنی و چ بە شێوەی نهێنی و چ دوایی بە شێوەی خەباتی چەکدارانە و لە شاخدا ئاوڕی لە مەسەلەی ژنداوە نە بەو شێوەیە کە ژنیش خۆی بێڕەنگ و بێنەقش بوو بێ بەڵام بەرحاڵ ڕەوتێک و بزوتنەوەیەک بوو کە هەڵگیری ئەو فکرە نوێیە بوو و توانی ئەو ڕچەیە بشکێنێ لە کاتێکدا ئەو باوەڕەی بە ژنان کرد و ژنانی هێنا مەیدانی سیاسیەوە و مەیدانی مبارزاتیەوە بە شێوەی عەلەنی و بە شێوەی ئاشکراکە هاتنەدەرەی ژن لە ماڵەسەن بیرۆکە و بیرکردنەوەکەشی قەدەغە بوو و عەیبە بوو بە جۆرێک لە جۆرەکان ئێمە زۆرێک لە ژنانی کۆمەڵەمان دیوە کە لە ساڵی 61 و لە ساڵی 60ەکاندا دیتومانە لە مزگەوتەکان و لە شوێنە ئاینیەکان کە لەوانەیە ئەسەن هیچ بایەخێک بۆ ژن تا پێشووتری دانەندرابێ دانیشتۆ و گوێی گرتووەتە پێشمەرگەیەکی ژنی کۆمەڵە بە لیباسی پێشمەرگانە و بە چەکەوە و ئەوانە هەموو ئەزمموی بزوتنەوەی ئێمە تا بە ئێستای بەڵام ئێمە لێرەدا کە باسی بەشداری سیاسی دەکەین دەڵێن کە بووە تا ئێستا بەڵام هەمووی ئەوەش کافی و کفایەت ناکا بۆ حەلی مەسەلەی ژن هۆکارەکانیشی دەگەڕێتەوە چەند شت کە باسییان دەکەم بە دوایدا ئەوشمان لەبیر نەچێت لە مێژووی سیاسی دنیا بە تایبەتی تریش لە کوردستان و لە هەموو ڕاپەڕینەکاندا ژن دەور و نەقشی بووە وەکو هێز بەڵام لە دوای تەواوبوونی ڕاپەڕین و لە دوای بەسەرئەنجام گەیشتنی ڕاپەڕینەکان کێشە و مەسەلەی ژن دووبارە خراوەتەوە پەراوێزەوە بووە تا دەرەجەی دووهەم و چەندوم زۆر جاریش لەبیر خراوەتەوە بۆیە ئێمە ژنان هەموو چ ژنانی ڕۆژهەڵات باشوور
ڕۆژاوە گرنگ نییە هەموو ژنانی کوردستان دەبێت یەکگرتوانە بۆ ئەو حەلی ئەو مەسەلەیە هەوڵ بدەین. دیارە زۆرێک لە پیاوانیشان کە لەو مەسەلەیە لەو بوارەدا هەوڵیانداوە بۆ معنایە نییە ئەم کۆنفرانسە دژ باوان قسە دەکا و خەریکین شتێکی تازە دەوروژێنی، بەڵام دەڵێن دەبێت خۆشمان دەور و نەقشی زیاترمان بێ و داوای زیاتریش بکەین کە پیاوانیش زیاتر بێن بەدەم ئەم مەسەلەیەوە گرنگی بەشداری سیاسی ژنان دەرک بکەن بەڕاستی لە سەردەمی ئێستادا. زۆر جاری واش بۆ پیاوان خۆیان نەیانتوانیەوە بەڕاستی یان نەیانویستەوە مەسەلەی ژنان حەل بکەن، یعنی هەمووشی ناگەڕێتەوە سەر قەست و عەمد. زۆر جاری واشە نەیانتوانیوە لەبەرەوەی ئەو کولتورەی ئەوان پێی پەروەردە بوون بە هەزاران ساڵ زۆر جار گەیشتۆتە ناخوداگاهیانەوە نەیانتوانیوە، یعنی بەبێەوەی کە خۆیان ئاگاه بن لەو مەسەلەیە زۆر جار زۆر زوڵم لە ژن چووە کە لەوانەیە نەخۆی ژنەکە زانی بێتی و نە پیاوەکەش لێی ئاگادار بێت. مەسەلەیەکی دیکە کە دەمەوێت باسی بکەم ئەم کاریگەری ئەرێنی و نەرێنیانە چین؟ ئایا ئەسڵەن ئەگەر ژن لە مەسەلەی سیاسیدا بەشداری نەکات چی دەبێت و داهاتووی و کۆمەڵگایە بەرەو چۆ دەچێکە؟ وەک ئارزمکردن میسالی زیندۆکەی میسالی ئێستای باشووری کوردستانە کە دەبینین بۆ معنایانیە کە لە کوردستانی باشوور ئێمە ژنی شۆڕژجێر ژنی سیاسی و ژنی خاوەن مێژوومان نییە، بەڵام سیستمەکە سیستمێکی فەلەجە کۆ ئێمە دەبێت بە هەمومان هەوڵ بدەین و سیستمە بەرەو پێگرتن بەرین و لەو حاڵەت وەزعیەتە دەریبێن. کۆمەڵێک پۆست و لەمپەر هەیە لە بەردەم مەسەلەی بەشداری سیاسی ژن حتا لە نێوخۆی کوردستان و تەنیا ناگەڕێتەوە نێو حیزب و دەوڵەتەکانەوە لە ژیانی واقعی کۆمەڵگاکانیشدا کۆمەڵێک کۆسپ و لەمپەر هەیە. من لە سەرەکیترینیانەوە کە ئەسڵی ترینیانە پێم وابێ لە ئامۆزش و دەست پێ دەکەم باس لەوە دەکەم کە سیستمی پەروەردە لە وڵاتانی ئێمە بە تایبەتی کە باسی کوردستانی ڕۆژهەڵاتە لە وڵاتێک بە وڵاتی ئێران کە لە ژێر یاسا و ڕێسای کۆماری ئیسلامیدا خەریکە سیستمەکەی داڕێژراوە، ئێمە لە سیستمی پەروەردەیەکدا دەژین کە بۆ نمونە ئەوانەی کە لە ئێران ژیاون و حتمما ئەوەیان دیتووە لە بیریانە لە کتێبەکانی دەورانی ئیبتدایی مەدرسەکاندا یەکەم تەسویر لەگەڵی ڕوبەڕوودەبی تەسویری کەوکەبخانمە کە ژنێکە ئەو لە کونجی ماڵ دانیشتووە و سەماوەرێکی لە پەنادایە لە پەنای ئەویش کوڕی کەوکەبخانمە کە زۆر ئاغایانە دانیشتووە و دەستور بە دایکی دەداوە بە حاڵەتی شێعر و نەسر داوای پەزیرایی و داوای سرویس لە دایکی دەکات. یعنی ئەوە ئەوەڵین ناڵم تەنیاشتە بەڵام شتێکی زەقەکە لێکۆڵینەوەی لەسەر کراوە کە تۆ یەکەم ڕۆژی مەدرسەتەوە ئەوە بگرێتە لە نێو ماڵیش کە وەزە زۆر لەوە خراپترەکە ئێستا باسی دەکەم بۆ، بەڵام کە چوویە مەدرسە یەکەم شتی کە فێری دەبی فێری ئەوە دەبی وەکو پیاو کە تۆ سرویس دەتوانی لەم ژنە وەربگریەوە وەکو ژنیش فێر دەبی کە سرویس بدەی. من ناڵەمەوە کارێکی خراپەوە ناڵم ئاشپەزی و یا کارکردن لە چوارچێوەی ماڵ بە معنایەوەی کە کارێکی کەم ئەرزشە، بەڵام وەکو کار چاوی لێ ناکرێ بۆیە کەم ئەرزشە. بەحسێکی دیکە بەحسی کولتوری پیاو سالارانەیە. یەکێک لە هەندوو کۆسپەکانی دیکە کولتورێکی درێژخایانی هەزاران ساڵەیە کە لەسەر بە تایبەتی کۆمەڵگا دواکەوتوەکان ئەوەندە ڕیشەی خستووەتە ناو کۆڕ و کۆمەڵ و هەموو جەمع و بزوتنەوەکانیەوە کە تا ئێستاشەوە هەموو کۆمەڵگا کوردەواریەکان بەدەستێوە دەناڵێنن. ئەگەرچی زۆرێک لە حیزب و ڕێکخراوەکان دەور و نەقشیان بۆ لە زۆرێک لە ئاڵوگۆ پێکهێنانەکان وەکو سڕینەوەی مەسەلەی عەشیرەت و سڕینەوەی مەسەلەی ژن بەشودان و زۆر شتی دیکە، بەڵام ئێستاکەش و تا بە ئێستاشی مەسەلەی کولتوری پیاو سالارانە دەبێت کاری خوردوورتری بۆ بکرێ و شتێک کە بە هەزاران ساڵ هاتوۆتە پێشە بە یەک شەو بە دوو شەو با 40-50 ساڵ ناسڕدرێتەوە. بەحسی دیکە بەحسی هەڵاواردنی جنسیەتیە، ئەوەی کە تۆ لە نێو کۆمەڵگای ئێستا کە مەبەستمان ئێرانە لە نێو کۆمەڵگای ئێراندا وەکو ژن کاتێک کە دەچی لە دەرەوەی ماڵ وەکو یوسفی ئەبازەری لە مەقالەیەکیدا باس لەوە دەکات کە باس لە بەدەنی ژنانە دەکاوە ئەهەمیەتی وناسینی بەدەنی ژنانەوە دەڵێ دەبێت ژن بی تا هەست بەوە بکەی بەدەنی ژنانە یانی چی. زۆر جار بەدەنی ژنانە لە ئێمە بەڵایە هاوڕێیان ئێوەی ژن باشتر دەزانن. زۆر جار لە شوێنی کار تۆ لەبەرەوەی بەدەنت ژنانەیە سەر ڕای هەموو توانایەکان و سەر ڕای ئەنگیزە و ئەلاقە و توانایی بۆ کارە مەجبوری ئەو شۆنە بەجێ بێڵی و بە هەموو شارەکانەوە بەرەو ماڵ پاڵ پێوە دەنێن و بەرەو چوارچێوەیەکی داخرا و لەبەرەوەی تۆ بەدەنێکی
زەریف و زەرافەتت هەیە کە زۆر شتی دیکە دوای ئەو بەدەنی کردوتە لەمپەرێک لەبەر قەدیسی. مەسەلەن بۆ نمونە ئاین باس لە بەدەن دەکا کە بەدەن ئامرازێکە بۆ گوناح بۆ نەگەیشتن بە قەدیسی و بۆ ئێلاهیەت و بۆ پاکی. بۆیە بەدەنی ژن هەمیشە شاردراوەتەوە لەبەرەوەی ئامرازی گوناحە، لێ دەترسن کە لایەنی بەرامبەری تووشی گوناح بکە. هەمووشی ئاین نییە، بەڵام بێنەقشیش نییە. دوای مەسەلەیەکی دیکە مەسەلەی کەم سەوادی ژنانە. ڕاستە ئێستا بە پێی ئامارەکان ئێمە دەڵێن ڕێژەی خوێندەوارانی ژن لە پیا و زیاترە لە زانکۆکانی کوردستانی ئێران، بەڵام یەک شتی کە گرنگترە لەو لە بیرمان نەچێ ئەوەیە ڕێژەی فارغ و تەحسیلانی ژن بە نسبەتی پیا زۆر کەمترە. کەمتر ژنێ و کەمتر کچێک ئاستی خوێندن و مەسیری خوێندنی بە سەرنجام دەگەیەنێ، لەبەر زۆر بۆ کارکە لە نیوەی خوێندنەوە یا شوو دەکا یا توزانم زۆر مەسەلەی دیکە بۆی دێتە پێشێک کە ئیجازە نادا ژن مەسیری خوێندنەکەی بە کۆتایی بگەینەوە و زۆر جار خۆشی خەتابارە لەبەر نائاگاه بوون کە خودی بێئاگاهیش یەکێکە لەو پۆستوانەی کە ئێستا باسی دەکەین. پرسێکی دیکە پرسی یاسایە لە نێو کۆمەڵگاکاندا کە بە تایبەتی لە کۆمەڵگای کوردستانی ڕۆژهەڵات و لە کۆمەڵگای ئێران ئاین دەور و نەقشی سەرەکی بووە لە داڕشتنی یاسا. ئاین بە خودی خۆی ئێمە هیچ کام لە ئێمە کێشەیەکمان لەگەڵ ئاینی و ئەسەن بەحسی سەرەکی ئێمە لێکدانەوە و چۆنیەتی بەرخوردی ئاین لەگەڵ ژن نییە، بەڵام کاتێک کە ئاین سیاسی دەکرێتەوە و دەستی دێنێتە نێو هەموو ڕۆژمەڕەی ژیانی ئێمە لێرەدا دەبێ باسی لێ بکەینەوە، لێرەدایدا پێی هەڵدەبەزینەوە. لەبەرەوەی زۆرێک لە یاساکانی نێو کۆمەڵگای ئێران دژ بە ژنە و ئەساسەن وجودی ژنی وەکو مرۆڤێکی کامل قبول نەکردووە. لە یەکەم نووسراوەکانیانەوە باس لە یاساکانیاندا باس لە سەلیمبوونی عەقڵی ژنان دەکا کە هەتا مەسەلەن بۆ نمونەیەکێک لە یاساکانی کۆماری ئیسلامیەوەی کە ژن ناتوانێت ببێتە سەرۆک کۆمار لەبەرەوەی عەقڵی سەلیمی نییە و ژنە. مەسەلەیەکی دیکەی کە من زۆر بەلای خۆمەوە سەیرەوەیە کە دەڵێن مەسەلەن بۆ نمونە لە ئێران ژن ناتوانێت قازی دادگا بێ لەبەرەوەی کە ژن تەڕەحومی هەیە و دڵڕەحمە و مهرەبانە. ئەسەن چۆی ئەوە خراپە کە تۆ قازی بی قزاوەتی دڵڕەحمانە بکەیت. بۆ هەمیشە ئێمە تەمایلمان بە سەمتی قساوەت و تووڕەی بۆ ینی ئەوەی کە پیا و تووڕەیە و لەوانەیە خوددارترە لە ژنەوە ینی تەسمیمەکەی دروستەوە بڕیارێک کە دەیدا دروستە. ئەم پێم وایە و پێم وایە ئەگەر پێچەوانەی ئەوە بێ لەوانەیە بارودۆخی کۆمەڵگای ئێمە زۆر لەوە باشتر بێت کە ئێستا دەیبین. مەسەلەیەکی دیکە کە زۆریش گرنگە مەسەلەی ئابووریە و هەمیشەش پرسی بزوتنەوەکانی ژنان بووە لەسەر مەسەلەی بزوتنەوەی ژنان، پرسی ئابووری و سەربەخۆیی ئابووری. بەڕاستی و بە حەقیقەت وایە کاتێک ئێمە لە کۆمەڵگای خۆماندا سەربەخۆیی ئابووریمان نەبێ، ینی چاو لە دەستین بۆ دابینکردنی داهاتی ماڵ و منداڵمان لە کەسێکی دیکە خاناخا ئەوە مەجبورمان دەکا ژێر چەپۆکە بین و چاومان لە دمی کەسێکی دیکە بێ بۆ ئەوەی کە بۆمان دابڕێژێت چۆ بچین چۆن نەچین چۆن هەستین و چۆن دانیشین. زۆرێک لە کێشەکانی ژنانی ئێمە ئێستاوەی ئەسەن ناتوانن لە فەزای ماڵێ بێنە دەرێ، ئیجازەی ئەوەیان پێ نادرێت. دەڵێن ئەگەر جیابینەوە بێنە نێو فەزای کۆمەڵگای ئەو کۆمەڵگا پیسەوە دێخۆک و بێوەژن بێ نێو فەزایەوە دووبارە و هەمیسان فەزاکە و بارودۆخەکە زۆر خراپترە لە جاری پێشوو. ئەگەر لەم ژیانەدا بمێنیەوە کەەوە زوڵم و فشار و زەبر و زەنگێکی زۆرە کە ڕۆژانە لە تۆ دەچێت و لەسەر تۆ دادەسەقێ. بەحسێکی دیکە و پرسێکی دیکە پرسی مەسەلەی کە ئەوە تۆزێک تەخەسوسیتر و جوزئیترە، بەڵام هەر پێم خۆشە باسی بکەم بەحسی منداڵە و زایەمانە بۆ ژن. ژن لە کۆمەڵگای ئێمەدا لە دوای ئەوەی کە زایمانی کرد لە هەموو شتێک دەبچڕێتەوە، لەبەرەوەی بە قەولی خۆمانە و لای خۆمان دەڵێن سروشتیش زوڵمی لە ژن کردەوە، ژن دەبێت منداڵ بلاوێنێتەوە شیری پێ بدا پەروەردەی بکاو کە من پێم وایە ئەوەش 100% نییەوە قابلی گۆڕان هەیە. شتێکی دیکە بەحسی سەقتی جەنینە کەم بە تایبەتی کە ئەو بەڕێزانەی خوشکە خۆشەویستانی کوردستانی باشوور ئێستا لێرە من پێم خۆشە باسی بکەم بەحسی سەقتی جەنینە لە کوردستانی باشوور کە تا ئێستاش ئێمە لێرە یاسایەکمان بۆ ئەوە نییە کە ئازادانە وەکو ژن بتوانی سەقتی جنین بکەیت، لەبەرەوەی زۆر جار مەحکومی بەوەی کە ئایندەی خۆت تەخریب بکەیت و ژیانێک هەڵبژێری کە ژیانی ئینتخابی تۆ نییە و قبوڵی منداڵێک بکەیت و زایمان بکەیت و
يعني ئەوە واقعیەتێک کە دەبێت ژن بی و دەرکی بکەی و دەزانی ژنی و کاتێک کە ژنی دەرکیەوە دەکەی کاتێک کە تۆ مەجبوری قبولی منداڵێک بکەیت و ئەسەن پرۆسی ژیانت بگۆڕی چەندە و فشارە لەسەر تۆ چەندین بەرابەر دەبێتەوە. زۆر مەسەلەی بێهداشت و زۆر شتی دیکە کە ورترن من دەزانم هەم گەرمەوە هەمیش بە زۆر فرەوێژی نەکەم. دێمە سەر پرسێکی دیکە و خاڵێکی دیکەویش بەحسی ئەوەیە کە ئەسەن چی بکەین بۆ برنەسەرەی ئاستی بەشداری سیاسی ژنان. تا ئێستا گوتمان کە باشە بەشداری سیاسی ژنان هەبێت لە کۆمەڵگادا و لەمپەرەکانیشمان باس کرد، کاریگەریەکانیشمان تا حدودێک باس کرد، بەڵام ئێستا چی بکەین بۆ ئەوەی ئەو پرسە زەق بێتەوە، چی بکەین کە ژن زیاتر لە مەسەلەی سیاسیدا بەشدار بێ و کۆمەڵگادا بەشداری سیاسی هەبێ و دەور و نەقشی هەبێت. ئەوەڵین شت بە بڕوای من گرنگترین شت بۆ کۆمەڵگای کوردستان و نیو کۆمەڵگای ئێمەدایە ئەوەیە کە ژنان لە کونجی ماڵ بێنینە دەرێ، فێری ئەوەیان بکەین لە کونجی ماڵ بێنە دەرێ، لە قابڵەمە و لە ئاشپزخانە و لە فەرش و مۆبڵەوە لەو دڵبەستەگیانە جیابنەوە ئەرزشی تازەیان بۆ دروست بکرێت و شێوازێکی دیکە لە ژیان ببینن. ڕەنگ بێ ئەو شتێک کە من باسی دەکەم ساکار بێن لە ئێستادا، بەڵام باوەڕم پێ بکەن بووەتە بە پرسێکی خەتەرناک و لە داهاتوودا دەزانم هەمومان بەدەستێوە دەناڵێنین. ئەوەیە دنیایەک بۆ ژن ساز کراوە کە من پێم وایە عەمدی تێدایە، دنیایەک بۆ ژن ساز کراوە کە بریتیە لە لیباس و زێر و کۆمەڵێک ڤیترینی ژیانکردن کە تۆ شتێکی بووکەڵەیەکی و کەسێک جابابتە مێرتە براتە کەسێک دەبێت تۆ بتکڕێ و بدڕازێنێتەوە بە زێر و بە لیباس و یعنی دەبێت بە هەمومان ڕێکخراوەکانی ژنان و پیاوانی ژەڵبەتە لەسەر و مەسەلەیە کار بکەین کە ئەو پرسە دەست تێوەردێن و نەهێڵین ئاواگەشە بستێنێ و پەرە بستێنێ و ڕۆژ لەگەڵ ڕۆژە و مەسەلەیە. من زۆر ژنی خوێندکارم دیوە کە فارغ تەحسیلی دانشگان، بەڵام دنیاکەی کاتێک سیر دەکەم دنیایەکی زۆر چکۆلەیەکە ئەسەن پێی سەرسام دەبی، دنیایەکە کە هەموو ئەرزشەکانی ئەو شتانەیە کە باسم کرد. یعنی زۆر بەداخەوم ئەو شتە زۆر مەسەلەیەکی لێرەدا لەوانەیە چکۆلە بێ، بەڵام درەنگ یازوو وەکو بۆمبێک دەستەقێتەوە کە هەموو تیکولەتەکانی هەتا ساڵانێکی زۆری ژێمە بەدەستێەوە دەناڵێنی و بۆمان چارەسەر نابێت. بەحسی حەلی مەسەلەی منداڵ بوو کە پێشتر باسم کرد کە ئەسەن چی بکەین بۆی بەشداری سیاسی ژن بێ، با مەسەلەی منداڵ نەچەسپێنین بە ژنەوە. من لەبەر ئەوەی کە دایکم مۆزەف بەوە نیم هەموو کاتی خۆم تەرخان بکەم بۆ منداڵەکەم، لەبەر ئەوەی کەسی دیکەش هەیە و کەسی دیکەش بەشدار بۆ لەم پرۆسەی منداڵداری و بەشدار بۆ لەم پرۆسەی بە وجودهێنانی منداڵەوە. بوویە ئەم کولتورە تۆزێک دەست لێ بدەین و من وەکو ژن ئەگەر هەستان و سەردانی بۆ نمونە شۆنێکم کرد و وەکو لێژنەیەک هەستان چوو و منداڵم بباوەشەوە بوو لێم بە عیبە نەگرن و بەجێگای ئەوەی کە لە دوورەوە قامکم بۆ ڕابدێرن و لەوانەیە من بە ڕێگاوە شیر بدەم ناحەز بێ، بەڵام بەجێیەوەی کە قامکم بۆ ڕابدێرن دەستی چەپڵەم بۆ لێ بدەن بۆی کە ژنانی دیکەش فێر بین کەەوە عیبە نییە، سروشتی منە و من وەکو تاک دەڵێ و دەبێ ئەم کولتورە ناحەزە لابەرین و ئەو عیبانە لە ژن بستڕینەوە. زۆر شتی دیکە عیبە، نەزانی عیبە، نائاگاهی عیبە، دڵبەت زێڕ و لیباس و ئەمانە خۆشکردن عیبە وە ژیانی سەرشۆڕانە عیبە. بەحسی دیکە کە پێشترش باسم کرد دووبارە سەربەخۆیی ئابووری ئێمە هەوڵ بدەین بۆی ئەمنیەتی کار بۆ ژنان دابین بکەین کە ژنان بتوانن لە شۆنی کار ئەمنیەتیان بێ، بنەماڵەکانیان بتوانن ئەو حسی ئەمنیەتە بکەن لە سەرەتادا بۆی ئیجازەیە بدەن ئەو ڕێگایە بدەن کە ئەو ژنە بچێتە ئەو شۆنی کارەوە بۆ بتوانێت داهات بۆ خۆی دابین بکە. من سعی دەکەم تۆزێکی تروارتر بیان لێم مەسەلەی ئەوەی تەبعیزی مثبەت و دانانی سەهمیە بۆ ژن کە هەرچەند زۆری قسە لەسرە دروستی و نادروست بوونەکەی، ولی من بەش بە حاڵی خۆم پێم وایە زۆر جار دەبێت زەرف دروست بکەی بۆ ژن و پێی بڵێ زەرفێک هەیە کە تۆ تێیدا دیاربی و سەهمیەیەکی بۆ دابنی مەجبوری بکەی بە قالبی و سەهمیە دەربێ و بە قالبی و زەرفە دەربێ و لێدا خۆی نیشان بدە. قسەی خۆمە نازانم و وەکو ڕێکخراوی ژنان ناڵێم، بەڵام من بە شەخسی خۆم لەگەڵەوە موافقم کە پرسی سەهمیە بەندی بۆ ژن و تەبعیزی مثبەت بۆ ژن ببێت تا ئاستێکی کە و مەسەلەیە تۆزێک لەو حاڵەتە دێتە دەرتر. مەسەلەیەکی دیکە کە ئیدامەی باسەکەی من دێڵمەوە بۆ دادناهیت کە تەخەسوسیتر باسی دەکات بەحسی
تەوانمەندسازی جنسیەتیە. ئێمە تا ئێستا هەر باسمان لە ئازادی و یەکسانی ژن و پیاو کردو، بەڵام هەمووی یەکسانبوونی ژن و پیاو نابێتە دەلیل. ئاخر یەکسان نابین لەبەرەوەی پەروەردەمان یەکسان نەبووە، لەبەرەوەی ڕەفاهمان یەکسان نەبووە، لەبەر ئەوەی هەموو فەزاکە بۆ ئێمە متەفاوت بوو. تۆ یەک دەفعە ناتوانانی من لەو کۆمەڵگایە بێنێ دەرێودان بنێ و بڵێ تۆ لەمڕۆ بەدواوە تۆ لەگەڵ پیاو یەکسان دەبی و بە چاوێکی یەکسان سەیرت دەکەم. بۆیە پرسی تازەتر لە پرسی ئازادی و یەکسانی بۆ ژن پرسی توانمەندسازی یەکسانە. فەزا و ئیمکان و زەرفی مناسبم بۆ دابدرێ کە بتوانم وەکو پیاو و وەکو مرۆڤێکی یەکسان بتوانم خۆم پەروەردە بکەم و بگەم بەو ئاستەی کە لە دواییدا هەم بۆ کۆمەڵگاکەم و هەم بۆ خۆم بە شخص بتوانم سەرمایەیەک بم بۆ مێژووی کوردستان و بۆ هەموو ئەو خەبات و ماندووبوون و بزوتنەوەی کە تا ئێستا هاتووە. زیاتر سەرتان نایەشێن و دووبارە بەخێراتنتان دەکەم و هیوادارم باسێکی باشمان بژەن.